خۆی گەورەتان لێبیتن خوشکان و برایانی بەڕێزم لە پرسیارێکی تردا هاتینەوە لاتان ئەم جارەش پرسیارەکە دەڵێت Sie fahren bei Dunkelheit innerorts تاریکە و لەناو شاردا لێدەخوڕی واتە کاتەکە شەوە Entgegenkommende Fahrzeugführer warnen Sie mit der Lichthupe. Was kann das in dieser Situation bedeuten? ئەو ئۆتۆمبیلانی کەوا لە بەرامبەر دێن ئاگادار دەکەنەوە بەچێ بە فولایتی واتە ڕەماشت بۆ لێ دەدەن کەواتە was kann das in dieser Situation bedeuten لەو حاڵتەیدا بۆ تو ئەوە بەمانای چییە؟ یەکەم Ich habe vergessen das Abblendlicht einzuschalten دەڵێ بەمانای ئەوەیە کەوا ئەوان ئاگادارم دەکەنەوە کە ئەمێن گڵۆپی سەرەکیم پێ نەکردیە واتە لە بیرم کردیە کەوا گڵۆپی سەرەکی هەڵ بکەم دەکرێت وابیتن بەڵێ ڕاستە دووەم mein Fahrzeug blindet entgegenkommende Fahrzeuge و دەشکرێتن کەوا گڵۆپی ئۆتۆمبیلەکەم بەرز بیتن و لە ناوچاوی ئۆتۆمبیلی بەرامبەر بداتن شۆفێری بەرامبەر بدات ئەوەش ڕێی تێدەچیتن سێمیشیان دەرێ ich sollte das Fernlicht einschalten بە مانای وایە کەوا ئەمێن پێویستە فولایەتی پێ بکەم نەخێر چکە فولایەت زۆر بەقووەت دەبیتن وەڵامی سێم غەڵەتە کەواتە با تەمەشای وەڵامەکان بکەین لێرەدا تەنها وەڵامی یەکەم و دووەم ڕاستە سەرکەوت و سەرفراز بن تکایە لە بیر مەکەن لە ئاکاونتەکان سەبسکرایب و فۆلۆمان بکەن لە سناپچات ڕۆژانە لەگەڵتانین ستۆری جیاواز زانیاری جیاوازتان دەدەینێ و هەروەها لایک و شەیری ڤیدیۆکانمان بکەن بابەتەکانمان بکەن بۆ سوودی ئێوەیە سەرکەوت و سەرفراز بن